کاکی واجیان فەرقی مەلای کورد و مەلای شیعە واتە ئاخوند چییە؟ بۆ بۆوان دەڵێن ئاخوند؟ لە ڕاستیدا زەر مەسەلەکەی دەڵە ڕیشی هەر ئاخوندێک هەڵێنەوە لێ نووسراوە ساختی ئینگلیس. ئەوە لە خۆ ناتوە. ئاخوند وشەیەکی رووسیا کە کاتی خۆی شەڕی سەفەویەکان زمانی سەفەویەکان لە ڕێگای ئینگلیسیەکانەوە بە شێوەیەکی بەدەقالبی دەروزەیەکی هیندیدا کە هاتە ئێرانەیە بۆ ئاور خۆشکردنی بینیش عوسمانیەکان و سەفەویەکان ڕاستیدا. و هەروەی کە دوای بوون بە گروپێک لە دەستگای دەرباری سەلاتینی سەفەویدا ئەوانە هەزم بوون. لە ڕاستیدا سەفەویەکان بۆ هێنابوویان بۆ سرنجڕاکێشانی ئالی بوویە کە تەنیا شیعەکان لە ئێراندا ئالی بوویەکان بوون. ئەو دیارە ئالی بوویەکان احتیبارێکی ویان پێ نەکردن چونکە شتێکی عجیب و غەریبی لەو چەشنیان نەبیستەوە. هەچەند ئێرزم کردی وشەکەش هەتا رووسیاوە نانبیستەوە. بۆیە سرنج نانتوانی سرنجی ئالی بوویەکان ڕابکێشن بۆ خۆیان بوون بەشێک لە دەسەڵاتی سەلاتینەکانی سەفەوی. بە دوای ویدایەتی ئەو گروپە بەردەوام خۆیان لە قوڵڕەت و دەسەڵاتدا دەدەیت وەگەر لە جێگە و پێگەکانی تاریخی و مێژووی لە دەسەڵاتیان نەبووە هەمیشە هەوڵیان داوە دەسەڵات بگەن کەوابوو بەشێک هیچ وەختێک بەشێک نەبوونە لە خەڵکی خۆیان هەموو بۆ خۆیان جەماعەتێک بوونە حیزبێک بوونە لە ڕاستیدا گروپێک بوونە کەمتر لە حیزبدار گروپێک بوونە هەمیشە هەوڵیان داوە بەدەسەڵات بگەن و هەمیشەش دیفاعیان لە دەربار کردووە ئەگەر دەڕاستیدا نەبوونە لە دەرباردا بوونە. بۆیە لە زمانی قاجارەکان کە قاجارەکان ئەهمیەتێکی زۆریان پێدەدان دوای سەفەویەکان بەرەحاڵ وڵات ئێران گشتی بوو بە شیعە ئەوانیش خۆیان بە ڕەهبەری خەڵکەکە دەزانی ئەهمیەتیان پێدان. بەڵام لە دەورانی ئاخرەکانی قاجاردا نێهزەتێک دروست بوو بەنێوی نێهزەتی مەشروتیەت کە ئەوە دەسەڵاتی مطلقی شای قاجارەکانی بردەژێر پرسیار کە نابێ ئەوانە دەسەڵاتی مطلقان هەبێت دەبێ مەشروت بێ. بلا فاصلەیانی بە دوی ویدا نێزەتی مەشروعە دروست بوو بۆی کە بەرپرسی نێزەتی مەشروتە بداتەوە کە بنیانگوزارەکەی ئایەتوڵا فەزڵڵاهی نووری بوو. مەبەستت مەشروتەی مەشروعەیە؟ بەڵێ نێزەتەکە مەشروعە بوو یعنی چی؟ یعنی مەشروتەیەکمان دەوێت کە مەشروع بێ بەهانەیەک بوو بۆ پەرزدانەوەی ئەو مەشروتیەتە کەوابوو کاگیوە بە پێی قسەکانی جەنابەت دەکرێت بڵێ ئاخوند بە پێچەوانەی مەلای کورد بەشێک خۆیان پێتافتەیەکی جودا بافتە بوو یعنی بەشێک لە کۆمەڵگای من نەبوون وەک لە لای من مەلا دوکانی دەکاتەوە کاسپێ دەکات کە شاوەرزێ دەکات مەلا چینێکە لە کۆمەڵگای ئەوان وانین ها؟ بەڵێ دیارە ئەوانش لەگەر وەختی خۆی وەک دەڵن کاسپیان کردبێ بە سواری جۆ درێژە هاتم بۆرە بۆیە ئەوانەش بەشێک بوو لە سیاسەت و بەرنامە و کاریوان بووە ئەرزەم بەزور بوو هەموو هەوڵەکانیان بۆ دەسەڵات بوو. بەڵام مامۆستایانی ئاینی کوردستان ئەوە نەبوون. مامۆستایانی ئاینی کوردستان دوو ئەرچی گرنگیان هەمیشە لە مێژوو داوەستەوە بۆ یەکیان بە ئەرکەکان هەم دینی بۆ هەم نیشتمانی بوو ینی بە موازاتی دین و باوەڕەکەی خۆیان ئەرچی نیشتمانیان ڕاپەڕاندەوە و ئەگەر ڕێبەری بزوتنەوەکانیشان کردو کە کردویانە لە ڕائسدا بوونە ئەوانە هەر دەگەڵ خەڵکی خۆیان بوونە نهاتوونە بۆ خۆیان بۆ شخصی خۆیان بە قودرەت تێبکۆشن. نمونەی ئەوەی حەزەتی پێشەوا بۆ کە لە ڕاستیدا ئەوە بۆ خۆی خزمەتگوزارترین کەس بۆ لە کۆماری کوردستاندا کە زۆربەی بەرنامەکانی فزایدەی فکری خۆی بوونە و بۆ هەموو غەمەکەشیەوە بۆ خزمەت بە خەڵکی خۆی بکە نەک شخصی خۆی بردووە بۆ ئیسپاتی ئەو ئیدعایەش کە دیارە ئیسپاتەکەی هەر نایە و خۆی ئیسپاتی کردووە گیانی خۆی لە پێناو خەڵکەی دانا بۆ کە خەڵکەکە لە بین نەسێ خەڵکەکە نەخۆشری. بەڵێ بینەرانی خۆشەویست میوانی بەرنامەکەمان کاک هیوای ئەحمەدی چالاکوانی سیاسی و نووسەرە کە خوێندنی لە بواری ئاینیش هەبووە و ئێستاش لەگەڵمانە. کاک هیوای بەڕێز پێم خۆشەوەی بزانم ئەسلەن مەولەوی عەبدولحەمید چێیە بۆ ئێمە لە نێو کورداندا مەولەویەکمان نییە کە هەم دەوڵەت پێی نەوێرێ و هەم پێگەی ئەوەندە بەرز بێ لە نێو کۆمەڵانی خەڵکدا کە هەموو کەسێک حیسابی بۆ بکە. ئەلبەتە مەبەستم لە نێو خۆی وڵاتە ڕەنگە لە دەرەوە کەسانێک هەبن کە ڕێبەری ئەو بزوتنەوەی بکەن یا وەکو
بەڵە دیارم ئەوەی فەرموو مەولەوی چێ مەولەوی ئێستا بەتایبەت مەولەوی ئیسماعیلی زەیی ملقب بە مەولەوی عەبدولحەمید ئێستا لە زیاتر لە هەمیشە خەڵک دەیناسێ ڕێبەرێکی دینی و سیاسی و ڕاستی تابەتە کۆمەڵایەتی خەڵکیش کە خەڵک وەکو پێشەوە اختای پێ دەکەن جگە لەوانە کەسایەتیشی دینیشە لە جیهانی ئیسلامدا پێزگەلەوەی بەرپرسی دار و فنونی زاهیدان و چەند مەسئولیەتی لێوێ هەیە لە دنیای دەرەوە شەر لە جیهانی ئیسلامیشدا پێگە و جێگەی خۆی هەیە بەڵام ئەوەی کە بۆ ئەمە ئەگە خەڵکیوا من هەبێەوە یان نەمان بێ ڕەنگە لە حاڵی حاضردا کەسێکی ئەوە وەکو کەسێکی ئاینی سیاسی لە نێوخۆی ڕۆژهەڵاتی کوردستان نەبێ بەڵام لە مێژوودا دیارە زۆر بوون وەک ئارزوم کردی حەزەتی پێشەوە کەسێک وەی قابل مقایسە ڕەنگە نەبێ لە پێشوودا پێشتری ویشەر هەبوونە خەڵکێک بەڵام بۆ ئێستا نییە بێگومان سەرهەڵدانی مامۆستایانی ئاینی بە پلەیەکی بەرزتریش لە جیهانی ئیسلامیدا لە کۆنفرانسە ئیسلامیەکاندا لە اتحادی ئیسلامیدا لە مرکزی فیفای جیهانی ئیسلامی لە هەمووی ئەوانە مامۆستایانی ڕۆژهەڵاتی کوردستان هەبوونە وەکو مامۆستا ناسری سوبحانی بڵین کە مقالەکانی سەرامەت بوون هەمیشە لە دنیای دەرەوە بەڵام هەر مامۆستایەکی ئاینی سەری هەڵدا بێ بە جۆرێک لە جۆرەکان بێتە بەرهاڵواردی دنیای دەرەوە و ئۆفازانە بێ جمهوری ئیسلامی زوو لەسەری داوا و نەهێشت و سەرکوتی کردو و ئەعدامی کردو مامۆستا ناسی سوبحانی جمهوری ئیسلامی هەر شەهیدی کرد و مامۆستا ڕەبیعی لەسەر جملەیە کە بە حەق پێکوتن ئێوە بۆ ئیسلام ناژین بە ئیسلام دەژین لەسەر ئەو فەرمودەیە گەوهەربارە ڕاستیدا شەهیدیان کرد بەڕاستی وتەیەکی زۆر بە نرخی کتووە کەوا بوو جمهوری ئیسلامی ترسێکی شەدیدی لەوەی هەیە کە شخصیەتەکان دروست بن کەسایەتی و کاریزماکان دروست بن زۆر ساز کاکی واجیان بینەرانی خۆشەویست دیارە بەڕاستی وەختمان زۆر کەمە و بەدڵنیایی ئەگە وەخت هەبایە کاکیوا لەگەڵ کاکیوای پرسیاری زۆرترمان دەوروژاندن ئەوەی کە بیستان بەشێک بوو لە بیر و ڕاو ڕوانینی کاکیوای ئەحمەدی چالاکوانی سیاسی هیوادارم ئێوەش بیر و ڕای خۆتان بۆ ئەمە بنێرن من مام کوردنژاد وەڵامی داخوازەکان ئێوە دەدەمەوە وەگەر ئێوە یەکێکن لەو کەسانی کە پێتان خۆشە لە بەرنامەکەی ئێمەدا بەشدار بن یان دۆستێک هاوڕەیەکتان هەیە تکایە پێمی بناسێن و پەیوەندیم پێوە بکەن زۆر سپاس کاکی واژیان دەستت خۆش بێ زۆر